هەرچەندە کارکردنی منداڵانی خوار تەمەن 18 ساڵ دژی جارنامەی جیهانی مافەکانی مرۆڤە بە تایبەتی مافەکانی منداڵان، بەڵام کارکردن و سوالکردنی منداڵان لە ترافیک لایتەکان و شاقامەکانی هەولێری پایتەخت بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. بەپێی بە دوواداچوونێکی پەیامیش بەشی زۆری ئەو منداڵانەی لەسەر شەقامەکان سوال دەکەن لە دەرەوەی هەرێمی کوردستان هاتوونە، بەشێکیان خوار و ناوەڕاستی عێراقن، بەشێکیشیان خەڵکی سووریان و هەر یەکێکیان بۆ کارکردن یان سوالکردن لە شەقامەکان پاساوی خۆی هەیە. بابەیشەکە عملەیە؟ برای گەورەت هەیە؟ برای گەورەت نییە؟ بچووکە؟ تۆ برای گەورەی؟ 5,000 دەینم و دەرمە ماڵێ من لە بۆ کەرە ئیش دەکەم، منیش دەفرۆشم لە بۆ کەرێژی دەکەمە من. باب ناتانی ئیشکە، زراری قەلبی هەیە، قەلب نمارد قەلبی پێرە. یەکی گچکە لێرە ئیش دەکە لەگەڵ من و یەکی گەوری لە بازاری ئیش دەکە. عمرت چەندە؟ عمرم 11 ساڵی؟ ئەی تۆ؟ 10 ساڵی؟ دەخوێنن؟ دەچنە قوتابخانە؟ نازم. ناچێ مەکتەب؟ دەچن. بابت هەیە؟ لە ماڵەیە؟ معاوەقە؟ ئەرێ وەڵا. ئەی برا گەورەت نییە؟ برای گەورم یعنی گەورە. گەورە ئیش دەکە ئەو؟ ئەی لەبەر چ تۆ ئیش دەکەی؟ بۆ ناچی بخوێنی لە ماڵەوە دانیشی بخوێنی؟ کارە نییە، بابم معاوەقم دەرێ عەمەلیە بە 40 وەرەقە. بەپێی زانیاریەکانی پێیام ژمارەیەکی کەم لەو منداڵانەی لە ترافیک لایتەکان کلێنس و بنێژ دەفرۆشن تەنها بۆ پەیداکردنی بژێوی خۆیان و خانەوادەکان کار دەکەن، واتە سەر بە هیچ گروپێک نینە، ئەجینە ئەوانی تر لەلایەن چەند باندێکی دەستڕۆیشت و لە بەرامبەر بڕێک پارەی کەم و گرێنتی ئازادکردنیان لە ئەگەری دەستگیرکردنیان لەلایەن پۆلیسەوە ڕۆژانە لە شەقامەکان و ترافیک لایتەکان سوال دەکەن. وتەبێژی دەستەی سربەخۆی مافی مرۆڤی هەرێمی کوردستانیش زانیاریەکانی پێیان پشڕاست دەکاتەوە، دەڵێت بەشێک لەو منداڵانە بازرگانیان پێوە دەکرێت. لە ماوەی ڕابردوو چەند گروپێک دەستگیر کران کامانە ڕێک سەرپەرشتی چەند منداڵێکیان دەکرد وەک بەکاریان دەهێنان بۆ کارکردن و بۆ سوالکردن و دواتر بیندرا کە ئەمانە پارەکان لەو منداڵانە وەردەگرت. ئێمە بە دووەدا چونمان کڕۆک و دەستەی مافی مرۆڤ و خۆمان چەند منداڵێکمان دواند و لە نزیکەوە ئەو منداڵانەمان بینی بە تایبەتی ئەو منداڵانەی کە دوای دەیشە و ینی لە شەودا لە شەقامەکان بوون بینیمان ئەو منداڵانە بەشێک لەوانە فشاری ماڵەوەیان لەسرە و باوکیان دایکیان یا باوکیان نەماوە یا داچیان نەماوە یان کێشە هەیە لە ماڵەوە یان باوکەکە و دایکەکە ینی کۆمەڵە گرفتی کۆمەڵایەتی هەیە پێیان وتبوون کە تا 12 شەو بۆتان نێبێنەوە و ئەگەر بۆ نمونە لە 10,000 یا 15,000 کەمتر بێننەوە ئەمە لێتان دەدەین، ینی هەتا ئاسەواری لێدان بە منداڵەکانەوە دیار ببوو کاگەشەوەک پارەکەیان کەم ببیتەوە. توێژەرێکی کۆمەڵایەتیش لەسەر کارکردنی منداڵان دەڵێت لەبەر ئەوەی ئەو منداڵانە لەسەر شەقام پەروەردە دەبن، بۆیە بەشی زۆریان چاوەڕوانی ئەویان لێ ناکرێت لە ئایندەدا ببنە تاکێکی سوودبەخش بۆ کۆمەلگا. کەسمان نییە ئەو ڕاستیە نەزانێت کە کارکردنی منداڵان لە ترافیک لایت و شوێنە گشتیەکان کارێکی هەڵەیە، کارێکە کە بەدڵنیاییەوە زیان بە پەروەردەی منداڵەکە گەێنێت و ئەو منداڵی دەرناچێت کە لەوانەیە چاوەڕوانیمان هەبێت لی وەکو کۆمەلگایە کە بتوانین لە داهاتوە پشتی پێ ببەسترێت. بەدڵنیاییەوە منداڵەکانی سەر شەقام هەر ئەوانن کە لەسەر شەقامەکان لە داهاتوە کێشەمان بۆ دروستەکەن و لە کێشەی کۆمەڵایەتی و دایان کێشەی تر دروستە بن. کارپێکردنی منداڵ لەسەر شەقامەکان پێشێلکردنی مافەکانی منداڵە، جگە لەوەش چەندین کاریگەری نەرێنی دەبێت وەکو تێکچوونی لایانی دەرونی و تەندروستی و لاوازی ئاستی ڕۆشنبیری منداڵ ڕەنگە ببێتە هۆی دروستبوونی کێشە و گرفتی کۆمەڵایەتیش لە دوا ڕۆژدا. بۆیە چالاکان پێیان وایە کە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگری بکە لەو دیاردەیە ببێتە کەلتور. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.